إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بريزكان لا حج مال آوائي پیغمبر صلى الله عليه وسلم كلصالي كوتاي تمنيا أنجامي دا پیغمبر خواه صلى الله عليه وسلم يك حجي كردبو لكوتاي تمنيا أنجامي دا كبي أوتري حجة الوداع، واتا حجي مال آوائي للروجي عرفاتا وللروجي ججني قربانا كالنزيكي 100,000 كس آمادي أو حجبون لقل پیغمبر صلى الله عليه وسلم. پیغمبری خوا وتارێکی یان دوو وتاری زۆر گرنگی بۆ مسلمانان دا لەو دوو ڕۆژە. ئەوانەی ئامادە بوون لە ژن و لە پیاو بوون، لە پیر و لە گەنج بوون، لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەو دوو وتارەیە پێغەمبەری خوا مافەکانی مرۆڤی بۆ هەتاهەتایی ئیعلان کرد. لە زمانێکا کە مرۆڤ بە هیچ شێوازێک مافی نەبوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەموو جیهانی ڕاگەیاند کە ئاینی ئێمە ئاینی کۆتا زەمانە و ئاینێکە کە مافی هەموو خاوەن مافێک جێبەجێ ئەکا و زۆرتر جەختی لەسەر 5 شتە ضروراتەکە کردەوە کە شریعەتی ئیسلام زۆر جەختی لەسەر ئەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کورتی ئەوانەی جێبەجێ کرد یان دامەزراند کە ئەویش بریتیە لە پاراستنی دین. 5 شتی زۆر ضروراتەیە پێ ئەوترێ لە شریعەتی ئیسلامە پێ ئەوترێ الضرورات الخمس، وحفظ ضرورات خمس لآمانجە هەرە گرنگەکانی شریعەتی پیرۆزی ئیسلامە کە ئەویش بریتین لە حفظی واتە پاراستنی دین یەکەمیانە، پاشان پاراستنی نەفس حفظی نەفس، پاشان پاراستنی عقل و ژیری کە گرنگترین شتە ئینسان لە مەخلوقاتەکانی ترجیا ئەکاتەوە، پاشان پاراستنی شەرەف و ناموس حفظ العرض، پاشان پاراستنی ماڵ و سەروەت و سامان حفظ المال. ئەم 5 شتە لە سەرەکی ترین شتەکانە کە پێویستە بپارێزرێ لە ئیسلامە و شریعەتی ئیسلام هەوڵی پاراستنی داوە لە هەموو کاتێکا لە هەموو وەقتێکا. 5 شتی زۆر زۆر گرنگن. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو وتارەی فەرمووی: أيها الناس اسمعوا قولي فإني لا أدري لعلي لا ألقاكم بعد عامي هذا بهذا الموقف أبدا. فەرمووی ئەی خەڵکینە، ڕەنگە ئەمە دواجار بێ ئیتر کە من لێرەدا بتان بینمەوە، بۆیە بەباشی گوێم بۆ بگرن. ڕەنگە کۆتاجار بێ من لەم شوێنەیە بتان بینمەوە
بۆیە بەباشی گوێم بۆ بگرن ئەیوهە الناس خەڵکینە إن دماءكم وأموالكم وأعراضكم عليكم حرام كحرمة يومكم هذا كالروجي عرفات يا روجي جشن قربان في شهركم هذا كشهر ذي الحجة في بلدكم هذا كبلد حرام واتای خەڵکی نەخوێنتان ماڵتان شەرەفتان ناموستان لەسەر یەکتری حرامە و نابێ دەست درێژی بۆ بکەن نابێ دەست درێژی بۆ ماڵ و حاڵی یەکتری بکەن ئەوانەی لای خوای پەروەردگار پیرۆزی خۆی هەیە یعنی ئەو شتانە لای خوای پەروەردگار پیرۆزی خۆی هەیە وەکو پیرۆزی ئەم ڕۆژە مبارەکە وەکو پیرۆزی ئەم مانگە مبارەکە وەکو پیرۆزی ئەم شارە مبارەکە کە ئێمە لە ئیسە تایین هەرگیز نابێ مسلمان حرمەت و پیرۆزی ئەو شتانە پێشێل بکا پاشان لە فەرمایشتەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم مسلمانانی ئاگادار کردەوە کەوا ڕۆژێکی زۆر سەخت لە ڕێگامانەیە کە ڕۆژی قیامەتە تایە محاسەبە ئەکرێین لەسەر گەورە و بچووکی هەموو ئەو شتانەی کە وتومانەوە کە ئەنجاممان داوە بۆیە ئەبێ وریابین ئەمانەت پارێز بین ئەفەرمێ وإنكم ستلقون ربكم مسلمانان ئێوە ڕۆژێ دێ ئەگەنەوە خوای پەروەردگارەکو چون ئێستا لێرە کۆبوونەتەوە هەمومان لە ڕۆژی قیامەتیشە هەمومان کۆ ئەبینەوە ئێستا اختیاریە بەڵام لەو ڕۆژە ئیجباریە ئێستا ئینسان ئەتوانێت خۆی بشارێتەوە بەڵام لەو ڕۆژە مەجالی خۆشاردنەوە نییە فيسألكم عن أعمالكم لو رجل يبرسينوا أكري لكردوكانتان وطبعا لقفتاركانشتان وقد بلغت أو من قياندم همو برقيك في غمر صلى الله عليه وسلم أي فرمو مسلمانا أو من قياندم بو أوي إتر هيج كسي عزري نمين للروج قيامتا بلي بيمنا قيشتوا فمن كانت عنده أمانة فليؤدها إلى من يأتمنه عليها هر مسلمانه اگر ئەمانەیەک و سپاردەیەک لە ژێردە سایەتی با بیگەێنێتەوە شوێنی خۆی پێویستە ئینسانی مسلمان پارێزەری ئەمانەت و سپاردەکان بێ ئەمانەت و سپاردە براینە وەکو زۆر جار ئێمە لێرەوە ئاماژەمان پێکردووە تەنها ئەوە نییە تۆ دەفتەرێک دۆلارەخەیتە لای زەلامێک بە ئەمانەت بۆت هەڵبگرێ ئەوە بەشێکە یان ئەتوانم بڵێم بەشێکی بچووکی ئەمانەتە ئەمانەت زۆر لەوە گەورەترە ئەمانەتی کاربەدەستی کە تۆ خوێن و شەرەف و ناموس و عەقڵ و هەموو شتێکی ئەو خەڵکە لە ژێردەستی تۆیایە ئەتوانی ئەو خەڵکە بەرەو خراپە بۆی ئەتوانی بەرەو باشە بیان بی ئەتوانی مەشغوڵیان کەیت و سەرقاڵیان کەی ئەیشتوانی وایان پێ بکەی کە خواپەرست بن و تەنها خەم و خەفەتیان خواپەرستی بێ و چاکە و چاکەکردن بێ ئەمانەتی کاربەدەست لە هەموو ئەمانەتەکان گەورەترە پاشان کاربەدەستی بەرەبەرە بچووکە بێتەوە لە کاربەدەستی گەورەوە بەرەبەرە دێتە خوارەوە تا ئەگاتە تۆی خاوەن خێزان ئیتر لەو بینەیە هەر کەسێک هەر ئەمانەتێک لە ژێر دەستایەتی کە پێی وتراوە بیگەێنێ و ئەبێ بیگەێنێتە شوێنی خۆی خاوەن ئەمانەتە بۆیە خۆشەویستەکانم ئینسانی مسلمان ئەبێ ئەمانەت پارێز بێ لەسەر فەرمایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم أفرمي فمن كانت عنده أمانة فليؤدها إلى من ائتمنه عليها آمان وريابا يعني يكم شتيك للروج قيامتها ليتا برسريتا وأمانته أو أمانتي خوت وكو خوت يستو خوي تعالى دو چاوي داوا بيت دو جوي داوا بيت عقليكي بي داوي وهمو اندامكاني لاشت لسر وبخوار أمانتي خوي پروردگار للاي تو أي باريزي يا ناي باريزي ژنەکەت و خێزانەکەت گەورەترین ئەمانەتی خوایە لە ژێردەستی تۆیە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستا لەولا ئەماژەی پێیەکا جەختی لەسەرەکا ئایا توانیتە بیپارێزی وەکو پێویست مناڵەکانت کچ و کوڕ ئەمانەتی خوان بەسەر شانتەوە هەر لەو ڕۆژەوە لە دایکە بن
حتى ئەو ڕۆژەی کە لە ژێردەسی تۆیان آخر ئەمانەتی مناڵ هەر ئەوە نییە گەشتە 10 ساڵان و 15 ساڵان و ئەمجا لێپرسینەوەی لەگەڵا بکەی. ئەو مناڵە هەر لە مناڵی بچووکەوە کاتێک کە هێشتا تازە خەریکە لە شتێگا ئیتر تۆ ئەبێ لەگەڵ یا خەریک بی، ئەبێ فێریکەی خوای پێ بناسێنی. چەندێ مەڵێ مناڵە و هیچ نازانێ، ئەزانێ چونکە تۆ کاتێ فێریەکەی تف بکە لە بەردەم خەڵکا ڕێک ئەوەنە تفەکاتە ناو چاوت. من بینیمە مناڵی بچووک 2 ساڵان بووە تازە پێی گردووە، باوکی بانگی کردووە شتێکی لێ سندووە، کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکەی لێ سندووە یا مۆبایلەکەی بەدەستیەوە بە لێ سندووە، تفێکی کردو ناو چاو باوکی. ئەوە باوک فێریەکە، دایک فێریەکە یا جوێنێکی داوە پێی، ئەوش لە شەرمەزاریە سەری خستۆتە خوار، ئاوا پاراستوێتی ئەو ئەمانەتە. ئیتر حتا ئەگا بە ئەو کاتەی کە تۆ ژنی بۆ ئەهێنی یان ئەیدەی بەشوو، دوای ئەوەشە هەر نەسیحەت و ئامۆژگاری ئەبێ هەر بەردەوام بێ. ئەمجا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هەندێک مەسائلی گرنگ هەیە لە بواری کۆمەڵایەتیە جەختی لەسەرەکە. ئەفەرمێ ئەلا وئین كل شيء من أمر الجاهلية تحت قدمي موضوع ودماء الجاهلية موضوع وإن ربا الجاهلية موضوع. پێغەمبەر صلی الله عليه وسلم تأكيد لەسەر بڕێ مەسائلی زۆر گرنگەکە تۆڵەکردنەوە لە خوێنە لە کاتی خۆیان لەناو عەرەب ئەمە زۆر باو بووە، کەسێکی بکوشتایە ئیتر 2 عەشرەتە بوون بە دوژمن یەک، ئەمان لە ئەویانە کوشت لە ئەوانیانە کوشت و ئەوان لە ئەمانیان ئەکوشت، ئیتر دەستپارێزی نەئەکرا. تەنها ئەوە نەبوو کابرا تەسلیم بکرێ وەکو بکوش، بەڵکو ئیتر 2 عەشرەت یافتی یەکتریان ئەبڕیەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ثاراتی جاهلی، تۆڵەسەندنەوەی جاهلی، ئەوەی لە جاهلیەت و نەفامیا کراوە بەو شێوازە کە هەبووە، ئەوە ئیتر ئەخرێتە ژێر پێمەوە، یعنی کۆتایی پێهات. ئیتر لە ئیسەوە دوا ئێوە حکومەتتان هەیە، حکومەت ئەبێ ئیجراعاتی ئەوە بکە، نەک عەشرەت هەر عەشرەتێک هەڵسێ و ئەوی تر یافت ببڕێتەوە، شتیوان نییە. و ڕیبای جاهلی، سوود خواردنی جاهلی، ئەوەی کە مەسەلەن تۆ قەرزێکە دەی بە کەسێک و دوای ئەوە زیادی لێسێنیتەوە، ئیتر حتا ئەو کابرایە پارەکە لای بێ پارەکەی تۆش زیادەکات لەسەری، ئەوە ڕیبایە و سوود نییە بەڕاستی، ئەوە نەگبەتیە، قوربەسەریە لای کوردی خۆمان پێژن سوود، هەموو شتەکان ناوەکانی گۆڕاوە، نەگبەتی پێوترێ سوود. بە عارەق و بە شتە پیسەکە، ئەوەی کە لە پیسی دوور لە ڕووی مزگەوت و جەنابتان ناو ئەو دەسانە پیسرە پێ ئەوترێ مەشروباتی ڕۆحی، پێ ئەوترێ مەی، بۆ ئەوەی خەڵکان پەنای بۆ بووە. شتە پیسەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەوانە ڕیبایە، فەرمووی ئیتر لە ئیسەودا ڕیبا کۆتایی پێهات. و یەکەم ڕیبا کە کۆتایی پێتێ ڕیبای عەباسی مامەمە، بۆ ئیتر کەستر هیچ نەڵێ، ئەوە لە عەباسی مامەمەوە دەستی پێ یەکەم، ئەخرێتە ژێر پێکانم، ئیتر کەس چیت بە کەسێ داوە بە قەرز هەر ئەوەی لێسێنیتەوە. ئەمجا فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم أيها الناس خلقنا إن الشيطان قد يئس من أن يعبد بأرضكم أبدا ولكنه إن يطع فيما سوى ذلك فقد رضي بما تحقرون من أعمالكم فاحذروه على دينكم. مسلمانان تازە زۆر زەحمەتە خەڵک مسلمان شەیتان بپەرستێ، زۆر زەحمەتە مسلمانان جارێکی تر بگەڕێنەوە بۆ شەیتان پەرستی وەکو کۆن. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەڵام شەیتان ڕازیە ئەگەر نەشی پەرستی شتەکانی تر بکەی، یەکەم جا هەوڵەدا کافرت کا و بێدینت کا، ئەگەر ئەوەی پێ نەکرا هەوڵ ئەدا لەوەی شۆ خواردتر ڕازیە، گوناحی گەورەت پێ بکە. ئەمجا هەنگاو بە هەنگاو ئەگەر ئەوەت نەکرد شتر بچووکتر هەتا خوار. و ئەوەی کە زۆر جەختی لەسەرەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم مەسەلەی دژمنایەتیە، مەسەلەی ئەوەی کە مسلمانان لە پێناوی دەسڵاتە و لە پێناو پارە و پولا یەک بکوژن، دژمنایەتی یەک بکەن، خەڵک یەکتری بکەن بە دژمنی یەکتری. ئەمەش تأکیدی لەسەرەکە، ئەفەرمێ في التحريش بينكم، ئامان وریابن لە بین تێکدانتان، وریابن لەبەر خاتری دنیایەکی زائل، دنیایەکە ئەڕوا، قەسەم بەخوا ئەڕوا هیچ نییە، با برا برای خۆی نەکوژێ، بە ئامۆزا ئامۆزای خۆی نەکوژێ،
با مسلمانان لەبەر خاتری ئەم دنیا زائلە کە ئێمە هەمومان لەسەر قەورسان گوێمان لێیەتی کە مامۆسا ئەڵێ ئەم دنیا فانیە باقی نییە ئەم دنیا لە ڕاستیە وەکو مناڵباسکێ وایە هەر مناڵباسکەی مناڵەکانمانە کە ئەڕۆن بە 2 سەعات بڕێ شت دروستەکەن زۆر دڵیان پێی خۆشەوە ئازان شتێ زۆر گەورەیان دروست کردێ بەس ئێمە کە ئەیبینین پێکەنینمان پێی دێ عجایبمان پێ دێ ئەوەنە دڵی پێی خۆشە عینەن ئایسە مناڵەکەت لە ماڵەوە سیارەیەکی بچووکی بۆ سێنی چەند دڵی پێ خۆشە چۆن تەعاملی لەگەڵاکار بۆ جدیات تەعاملی لەگەڵاکە ئەو مناڵە ئێمەش ئاواین ئەم دنیاە مناڵباسکەیە زۆر بە جدی گردمانە نابێ بە جدی بیگرێ بێ وەکو خۆی تەماشای بکەی هەرچی دوژمنایەتی هەیە هەرچی مەشاکل هەیە لە نێوانی مسلمانانە لەوە دێ کە دنیا زۆر بەتونی گیراوە وەکو خۆی تەماشای دنیا نەکراوە من ئەگەر دەسڵاتی ئەم دنیاە ئەم کوردستانە هەمووی بەدەستی منەوە بێ و ئەگەر دەسڵاتیشم بەدەستەوە نەبێ چی یعنی چییە هەر ماوەی 20 ساڵتر بەدەست من و هەر نامێنێگە هەمووی هی من بێ 20 ساڵیش نابە من ئەڵێم 20 ساڵ یعنی ئەو پەڕیم بووتووە چونکە 20 ساڵ بەر ئێستا بەدەستی کێوە بوو بیری لێ بکەرەوە بە 20 ساڵ پێش ئێستا بەدەستی کێوە بوو ئێستا بۆ تۆ خەڵکی لە پێناوا دەیتە کوشت بەدەستەوە نامێنێ واللهی بەدەستەوە نامێنێ ئەگەر بۆ کوڕەکانتیش بمێنێتەوە بنەماڵ هیچ بنەماڵەیەک هەتایە دەسڵاتی گرتۆتە دەست براینە ئەوە شاکانی ئێران بنەماڵەی شای ئێران ئەو تا کۆتایی پێ هات ئەمە پشت بە پشت هاوردنیشە خۆئیسە تۆ گەر کوڕەکەت دەسڵات بگرێت دەست بۆ تو چی سوودێکی تەنها نەکبەتی و قوربەسەریت بۆ دێنێ کە ڕۆژێ لە ڕۆژان خراپەیەکەکە زوڵمێکە کاستەمێکەکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئاگاتان لە خۆتان بێ دنیا ئەوە ناهێنێ ئەمجا پشتی گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە وتارە و لە وتاری ئاخیر وتاریشی لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش وفاتی ئاخر خوتبەش زۆر جەخت لەسەر مافی ئافرەت دەکاتەوە زۆر جەخت لەسەر مافی ئافرەت دەکاتەوە ئافرەت ئەبێ ئێمە وەکو مرۆڤ تەماشایکەین نەک لە جاهیلێتی پێشی ئیسلامە کە وەکو حیوان تەماشا کراوە ئافرەت بەشێکە لە ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ النساء شقائق الرجال وەک سێوێکن کرابێت بنە دوکتەوە ئەم کوتەکەی پیاوە ئەم کوتەکەی ئافرەتە یەکتری تەواوکەرن ڕاستە مەسئولیەتی ماڵ بەهۆی بڕێشتەوە وەکو خوای تەعالی لە قورئانی پیرۆزایی فەرمێ زۆربەی جار بەدەستی پیاوەیە بەس معنای ئەوە نییە ئافرەت ئیهمال کرابێ بەڵکو ئافرەت هاوکارە و لە زۆربەی شتەکانە پرسوڕای پێ ئەکرێ و هەندێک جاریش مەسئولیەتەکە شەکەوتە سەرشانی بەرپرسیارەتەکە کەوتە سەرشانی ئەو بۆیە ئافرەت و پیاو فەرقیان نییە لە ئیسلامە عەدالەت بەرامبەر بە ئافرەت و پیاو هەیە وەکو یەک مساوات جایە کە یەکسانی طبعا نظامە جاهیلیەکان نەفامیەکانی ئەم سەردەمە ئەڵێ یەکسانی پیاو ئافرەت ئێمە ئەڵێن عەدالەت بۆ یەکسانی نییە لەبین پیاو ئافرەتە کەی پیاو ئافرەت یەکسان لە هەموو شتێکە یەکسان نین ئەوە شێوەیە خوا خەڵقی کردەوە بڕێ صفاتی تا دروست کردووە تۆش بڕێ صفات بەس عەدالەت هەیە شریعەتی ئیسلام عەدالەتی هەیە هەندێک شت زۆر جار زەقەکرێتەوە مەسەلەی میراتە یا مەسەلەی هەندێک مەسائلە بۆ پیاو لە ئافرەت زیاترە بە من ئەڵێم بە پێچەوانەوە ئەگەر لە هەندێک شتا پیاو لە ئافرەت زیاتر ببە لە هەندێک شتی ترا ئافرەت لە پیاو زیاترە بە کابرایەک بمرێ بۆ نمونە ئەمە یەک نمونەیە کە 20-40 نمونەی تروا لە میراتە هەیە پیاوێک مرد ئەگەر مرد لە پاش خۆی باوکی هەیە و خێزانی هەیە و کچێکی هەیە تەسەورەکەن ئەو باوکە کە باوک ئەو پیاوە بووە کە چەند یەک عەزیەتی پێوە خواردووە تەسەورەکەی زۆر کەمتری بەرەکەوێت تا کچەکەی کچە کوڕ نییە زۆر کەمتری بەرەکەوێت لەو کچە ئەسڵەن ئەو برایە کە چەند ساڵە بەیەکەوە بوون لەگەڵ ئەو پیاوە برایشی هەیە هەر هیچی بەرناکەی مادام کچی هەیە معنای وایە جاری وا هەیە پیاو بەرامبەر بە ژن نیوە وەرەگرێ و جاری وایشێ هەر ئەو ژنە ئەبێتە مایە ئەوەی ئەو پیاوە هەر هیچ وەرناگرێ من برامە خوێنمە لە پێناوێ لەوە چی خۆم بم بەکوشت بەس ئەگەر ئەو کچێکی بێ لە زگ دایکیشا بێ من بێبەشەکە لە ماڵەکە سیرکە کەوابوو ئەو قسە درۆیە کە ئەڵێ
ئیسلام زوڵمی لە ئافرەت کردە لە میراتا نیوەی ئینەبا ئەوە ئەم مەسائلێکە فەلسفەیەکی تایبەتە ئیسلام دایناوە بۆ پاراستنی عەدالەت. هەر کەسێ لە ئیسلام تێنەگەیشت بێ وابی دەکاتەوە. جا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مسلمانان ئاگاتان لێ بێ ئەیها الناس اتقوا الله في النساء لەخوا بترسن لە مەسەلەی ئافرەتە فإنكم إنما أخذتموهن بأمانة الله ئافرەت ئەمانەتی خوایە لای ئێوە سپاردەی خوایە لەلای ئێوە و کاتی ئەبێتە هاوسەرتیش بە ئەمانەت و کەلیمەی خوا بۆتە هاوسەری تۆ واستحللتم فروجهن بكلمات الله واستوصوا بالنساء خيرا ئامۆژگاریتانەکەم چاک بن لەگەڵ ژنەکانتانە لەگەڵ کچەکانتانە لەگەڵ خوشکەکانتانە لەگەڵ دایکتانە فإنهن عندكم عوان لا يملكن لأنفسهن شيئا. ئافرەت چی بکات ئەگەر تۆ زوڵمی لێ بکەی ڕوو بکاتە کوێ؟ باشترین پیاو ئەوەیە بۆ ژنەکەی باش بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم باشترین پیاو ئەوەیە بۆ کچەکەی باش بێ. ئەگەر ئێوە شەو و ڕۆژ لەناو خەڵکا پیاوەتی بکەن سوڵح بکەن کاری خەڵک ڕاستپێرن جێبەجێ بکەن حاجەت و پێویستی خەڵک جێبەجێ بکەن ئەگەر بۆ ژن و مناڵەکەی خۆت باش نەبیت تۆ ئینسانێکی خراپی. تۆ ئەگەر بۆ ماڵ و مناڵەکەی خۆت باش بی لە دەریشەوە بەقەدەر توانە ئەوەی خوا پێتی داوە باشی بکەوتەوە تۆ باشترین کەسی. بۆیە خۆشەویستەکانم ئامان ئاگاتان لەو خاڵە بێ ئاگاتان لەو خاڵە بێ ژن عەبد نییە لە ژێر دەستی ئێمە. خوای تەعالا بە وشەیەک ئێمەی گەیاندۆتە یەکتری و حەڵاڵی کردووە لە ژێر چەترێکا لە ژێر سەقفێکا بژین. ئەگەر بە دڵت بوو ڕێزی لێ بگرە و ئیحترامی بگرە و وەکو خۆت تەماشایکە خۆت بخە جێگەی ئەو یعنی وات تعامل لەگەڵا بکە کە ئەنەهو تو های لە جێگەی ئەوە. ئەگەریش بە دڵت نەبوو هەر بە شەریعەتەکەی خوا تۆ ئافرەتێکت بە دڵ نییە بە یەک تۆ ناتان کرێ هەر بە شەریعەتە پاکەکەی خوا حافیزی لە یەکتری بکەن تر زوڵمی ناوێ. بۆیە ئەبێ ئاگات لە خۆت بێ. ئەمجا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم مەسئلەیە زۆر گرنگ باسەکە کە ئەمە خۆی بۆ خۆی دەیەها وتاری ئەوێ. ئەفەرمێ وقد تركت فيكم ما إن اعتصمتم به فلن تضلوا أبدا كتاب الله أمرا بينا كتاب الله وسنة نبيه. مسألة زور گرنگه خۆشەویستە سەکانم پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بۆ ئەوەی گومڕانە بن طبعا من لێتان دوورەکەومەوە لە دوای من لەوانەیە 1500 ساڵ بژێن يعني أمەتی ئیسلام لە دوای من لەوانەیە 1500 ساڵ هەتا قیامەت لەوە چێ 2000 ساڵ هەتا ئەگا بە قیامەت ئێستا 1400 ساڵە لە پاش من ئەژێن بۆ ئەوەی گومڕانە بن بۆ ئەوەی سەرتان لێتێک نەچێ کەونە زمانێک زمانی فیتنەیە زمانی تەلەڤیزۆن و کەناڵی ئاسمانی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەر کەسێ چی پێی خاتە دەشت و ئەتوانێ بیخاتە دەشتیش. جاران خەڵک هەرچی پێ وایە نەیەتوانی ئەو پەڕی دوو کەسێ کەس گوێی لێگرت ئیسا هەموو دنیا گوێت لێگرێ هەتا هاوزمانی خۆتیش نییە لێت تێگا تەرجمە ئەکرێ بە ئاسانی. زمانێکی ئاوا فیتنەیە ڕووتان تێکە بۆ ئەوەی گومڕانە بن پێویستە دەست بگرن بە قورئان و سونەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر دەستان گرت بە قورئانەوە و بە سونەتەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم گومڕان نابن. بەس ئەگەر قورئانتان پشتگوێ خست یان سونەتەکانی پێغەمبەرتان جیا کردەوە لە قورئان وەکو ئەمڕۆ هەندێک لە مسلمانان ئەڵێ ئێمە کە قورئانمانەیە چی پێویستمان بە سونەتەیە. طبعا ئەمە ئیمامی عومەر لە مینبەرەوە باسی کرد فەرمووی لەوانەیە زمانەیە بێ کەسانێک هەبن وا بڵێن ئەی ئێمە ئەگەر قورئان پێمانە فەرمێ نوێژ بکەن مسلمانان قورئانە فەرمێ و ئەقیموا الصەلات ئیتر هیچ لە قورئانە یەک ئاەت نییە باسی بکات چۆن نوێژ بکەی. بەڵام پێغەمبەر هاتووە قورئانی ڕوون کردوەوە فێرمانی کردووە چۆن نوێژ بکەین. ئێستا ئێمە ئەم نوێژی جمعە یان نوێژەکانی تر کە ئەیکەن یا ڕۆژوی ڕەمەزان یا زەکاتدان هەموو ئەمانە بەڕاستی بە سنەتی پێغەمبەر ئەیکەین صلی الله علیه وسلم. جا ئەگەر سنەت وەرنەگیرێ ئیتر قورئان یعنی واضح نابێ. بۆیە ئەوانەی کەوا زیاد جەخت لەسەر ئەوەکەن کەوا دەست بگرێ بە قورئانەوە ئەوە هەنگاوی یەکەمە بۆ فێڵەکانی شەیتان دوای قورئان کە سنەتیان ئیهمال کرد ئەمجا ئەڵێن چی ئەڵێن بەخوا قورئانیش بەکەلک نایە. هەنگاوی دووەم ئەمجا ئەوە تێ خوا پەنامان بدە. من و تۆی مسلمان پێغەمبەر وەسیەتی پێکردوین لە ئاخر وەسیەتیا پێمان ئەفەرمێ دەست بگرن بە قورئان و سنەتەوە بۆ ئەوەی گومڕانە بن. جا ئاگامان لە خۆمان بێ. داواکارم خوای تەعالا بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە
نور ایمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی دوورمان خەیتەوە لە فیتنەی آخر زەمان یا ڕەبی خوایە شیفای ئەو نەخۆشانە بدەی کە داوای دوعای خێریان لێ کردوین ڕەحم بە مردەکانمان بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی ئیسلاحی حەڵمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە جەژن و طاعت و عیبادەتی ئەم جەژنەت لێ قبول کردبێتین یا ڕەب العالەمین خۆشەویستەکانم هەر بەردەوامە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئامۆژگاریەکان یەکێکی تر لە ئامۆژگاریە هەرە گرنگەکان باسی برایەتی ئەکا و یەک نقطەی زۆر گرنگمان بیرەخاتەوە ئەفەرمی ئەیها الناس إن ربكم واحد أباكم واحد كلكم لآدم وآدم من تراب مسلمانان کەس فیز بەسەر کەسا نەکا کەس شانازی بەسەر کەسا نەکا ئێوە وەک مرۆڤایەتی هەمووتان یەک پەروەردگارتان هەیە بۆ هەموو مرۆڤایەتی ئێوە یەک پەروەردگارتان هەیە یەک خوا خەڵقی کردوون پاشان باوکتانیش یەک باوکە بە هەموو جنسی مرۆڤایەتی باوکتان یەک باوکە و باوکتانیش لە خۆڵە حتا لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم مسلمانان بەتەنیا جیا ناکاتەوە باسی مرۆڤایەتیەکە چونکە ئەمە مافەکانی مرۆڤە پێغەمبەر صلی الله عليه وسلم جەختی لەسەرکاتەوە تۆ ئەسڵەن بۆت نییە تعدا لە کافرێکیش بکەی خۆت فیزکەیتە سەر کافرێکیشە طبعا زۆر جار باسمان کردووە سێ جۆر کافرمان هەیە کافرێکمان هەیە لەگەڵمانە ئەژێ و لە وڵاتی ئیسلامە هیچ مشکلەیەکی نەبووە هیچ تعدایەکی لێ نەکردوین کافرێکی ترمان هەیە بە ئەمانەت وەکو سەفارەت و وەکو ئیقامە هاتووەتە لە وڵاتی ئێمە ئەژێ و هیچ مشکلەیەکی لەگەڵمانە نییە کافرێکی ترشمان هەیە دژایەتیمانەکا و ئەمان کوژێ و لە عەرزی خۆمان دەرمانەکا و تعدامان لێکە ئێمە بەس بەرامبەر بە ئەو تعداکەرە ئێمە دژایەتیەکەین ئەوە ئەگەر مسلمانێکیش بێ هەر ئێمە لێ ڕازی نابین کافریش نەبێ هەر مسلمانێ بێ دەرمان کە تعدامان لێ بکە ئێمە لێ ڕازی نابین کەوابوو ئێمە وەکو مرۆڤ ئەبێ حەقی مرۆڤایەتی یەکتری بدەین پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم بۆیە ئەفەرمێ باشترین کەسیش لە مرۆڤەکان ئەوانن کە ئەهلی تەقوان کە خۆیان ئەپارێزن لە نافەرمانەکانی خوا بۆیە عەرەب ليس لعربي فضل على غير عربي هیچ عربێک فەزلی نییە بەسەر غەیرە عەرەبێکە هیچ کوردێک فەزلی نییە بەسەر یەکێکی ترە إلا بالتقوى إلا بتقوى نبي فضلك لا إخوة يعني لا يمنية يعني كسي يسبون منك فارسيك تركيك كرديك عربيك هموهان لما زقوتاب بخوان نيوجاكن من وكو يقبي سيريانكم وكو يقبي تماشايانكم ما دام يمكش من براين بيك كست عدالة كسناكا وكو يقبي تماشايانكم كس فضلي بسر كسي تراني إلا بتقوى نبي اي تقواك لك لا إخوة من خوازانك يا تقوى هي كينيتي من نازانم بويا أبي إما بو شاوة سيريكين أم جا پیغمبر فرموی مسلمانان گەیاندم پەیامی خوام گەیاند ئاگاتان لێی بێ مسلمانانیش هەمویان وەکو حەقێک وتیان گەیاندت ئەی پێغەمبەری خوا گەیاندت ئەوەی ئەمڕۆ لە ناو خەڵکە هەیە خۆشەویستەکانم کە خەڵق ئەنازیە بە عەشرەتەوە بە تیرەوە بە قەومیەتەوە بە مسائلی نەتەوایەتی ویان بە حزبایەتی ویان ئەمانە هەمووی جاهلیەتە هەمووی نەفامیە لە ئیسلامە لە بەرنامەی خوایە جێی نابێتەوە زەقکردنەوەی ئەو مەسائلانە مەسائلی عەشرەتایەتی ئەگەر زیاو زەقی کەیتەوە بۆگەنە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم دعوها فإنها منتنة من بۆم هەیە بڵێم من فلان عەشرەتم وەکو بۆی یەکتری بناسین حەقی سڵەی ڕەحمەوەمانەمان هەبێ بەس کە منوتم فلان عەشرەتم بۆ ئەوەی لە کاتێکە لەگەڵێکی ترا کێشەم ئەبێ ها بێنە پشتم بە حەق و ناحەق تفەنگ هەڵگرن لە پشتم بن من ڕئیس عەشرەتانم ئەوە جاهلیەت و نەفامیە لە ئیسلامە جێی نابێتەوە هەروەها نەتەوایەتی هەروەها ئەمانە هەمووی جاهلیەتن هەموو ئینسان و مرۆڤایەتی بران کەسێ تعدام لێ بکە کوردیش بێ هەر ناڕەوایە و ئەبێ دیفاع لە خۆم بکەم برایی باوکیشم بێ مامەی خۆم بێ هەر تعدایە و ئەبێ دیفاع لە خۆم بکەم تەنانەت براکە خۆشم بێ هەر تعدایە ئیتر ئیلاقەی تعدا و زوڵم ئیلاقەی بە کوردایەتی و فارسایەتی و تورکایەتی و عەرەبایەتیەوە نییە عەرەبی وا هەیە زۆر زۆر پیاوێکی مسلمان و چاکە و قەتیش تعدا ناکە کوردی وایش هەیە جاشە و خۆفرۆشە و خراپەکارە تعداکەرە نیوەی ملەتی کورد ئەو ئەنفالی کرد دوشتی زۆر جا یعنی نابێ ئێمە ئەبە بۆ عەقڵە بیرکەینەوە ئەم جا لە ئەخیرا پێغەمبەر صلی الله عليه وسلم آخر قسەی فەرمووی مسلمانان إن الله قد قسم لكل وارث نصيبه من الميراث
بڕێ مەسائل هەیە مەسەلەی میرات و ئەمانە مەسەلەیەکی زۆر گرنگن هەناو خۆمانە ئیسە کچ بێ بەشەکرێ هەندێک کەس بێ بەشەکرێ برایە خۆی هینەکا و ماڵەکەی باوکی زۆربەی ئەبا ئەمەیشە خوای تەعالا لە ئاخرە ئەیخاتە بیری پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم کە پێمان بڵێ هەموو وەرەسەیەک لە قورئانە جیا کراوەتەوە حەقەکان هەمووی دیاری کراوە لە قورئان و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمجا لە ئەخیرا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی مسلمانان فليبلغ الشاهد الغائب ئەلەیرە 100,000 کەس زیاتر هالەیرە بیگەێنن بەوانەی کە نین لەیرە سبحان الله 1400 ساڵە دەست بەدەست ئەگا دوای ئێمەش ئێمە ئەم قسانەوە منیش گەیاندم ئێوەش ئەیگەێنن لە پاشان هەتا ڕۆژی قیامەت ئەگا والسلام عليكم ورحمة الله وبركاته ئەوای فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم صلواتی خوا لەسەر پێغەمبەری خۆشەویستمان بێ ڕزای خوا لەو سەحابە بەڕێزانە بێ کە ئەم دینیان بە ئێمە گەیان ڕەحمەتی خوا لەو تابعینانە بێ کە دەست بەدەست ئەم دینیان گەیاندە ئێمە